ئەوانەی کەوا موچەخۆرن، ئەوانەی کارێکی ئاسان و سادەیان هەیە و داهاتێکی کەمیان هەیە، ئەگەر بێت و پرۆژەیەکت نەبێ بۆ خەرجیەکانت و هەوڵ نەدەی کۆنتترۆلی هەندێک لە ئارەزوەکانی خۆت و ماڵ و منداڵت بکەیت لە بوارەی زیادە ڕەویکردنەوە، بە دڵنیاییەوە مرۆڤ محتاج دەبێت، تووشی قەرزاری دەبێت کە قەرزار بوو کەسایەتی لەدەست دەدا. پەنا بەخوای پەروەردگار کە قەرزار بووی کە محتاجی دەستی خەڵک بووی، عیبادەتەکانیشت نازانی چی دەکەی و چۆنیان جێبەجێ دەکەی، دڵت بۆ کەسانی وەکو جەنابتان خاوەن کەسایەتی و شخصیت و حرمەت و ڕێز کە دەچێتە مزگەوت چاوی بە خاوەن قەرزەکەی کەوت نوێژەکەی لێ تێک دەچێت. وتراوە قەرز بیر و خەیاڵ لە ڕۆژە پەردەکە لە شەوە خەمهێنە و خەول لێ تێک دەدا. بۆ ئەوەی کەوا ئەو داهاتە کەمەی کەوا دەستت دەکەوێت بژێوی ژیانتی پێدابینکەی، پێویستە ئینسان بگەڕێتەوە خزمەت قورئانی پڕ بەرەکەت و بەخشش. خوای پەروەردگار دەفەرمێ: ولا تجعل يدك مغلولة على عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا. لسورة الإسراء دا لآياتي شلونو دا خوای پەروەردگار دەفەرمێ، لآياتي 29 دا خوای پەروەردگار دەفەرمێ دەستت مەخە گرێ مەدە و مەی خەملتەوە. کەسێک کە کەلەپچە بکرێ هەردوو دەستەکانی بێنن بە حەبلێک بە کەلەپچەیەک ببەستن بیخەنە پشت ملیەوە، یعنی هیچ مەجالێکی نەبێ کە دەست بۆ گیرفانی بەرێ. دەستی خۆت خوای گەورە ئەوان نمونەکە نیشان دەدا، دەستت کەلەپچە مەکە، لە ملتی مەکە، بە هیچ شێوەیەک دەستن نەگاتەوە گیرفانت کە پارەیەکی لێ دەرێنی. ئاوا مەبە، ئاوا ڕەزیل مەبە، خۆت کۆت و بەند مەکە. لەو بەشەی کە خوای گەورە پێداوی بە ئەندازەی پێویست و بە پێی توانا و دەسەڵاتی مادیت خزمەتی خۆت و ماڵ و منداڵت بکە، خزمەتی میوان و دۆستان و هاوڕێیانت بکە. بەڵام ئاگاداریش بە ئەوە مانای ئەوە نییە دەستەکانیشت بکەیتەوە هیچ لە دەستانە مێنێ. بۆیە قورئانی پڕبەرەکەت دەفەرمێ: ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا. دەستیشت ئاوا مەکەوە، ئەوەی لە دەستایە هیچی پێوە نەمێنێ، ئەوەی لە گیرفانتایە بە ماوەیەکی کەم تۆ 30 ڕۆژی مانگت لەبەر دەستایە، لە ماوەی 5 ڕۆژە خەرجی مانگەکەت هەمووی سرف مەکە، دەستت بەتاڵ دەبێ، دەستەکەیتە گیرفانێکی خاڵیەوە، بە دەستی خاڵی ژیان ناگوزەرێ. ئەو کاتە فتەقعودە دادەنیشی مەلومەن بە لۆمەکراوی مەحسوورەن بە ئاخ هەڵکێشانەوە.